کۆماری کوردستان لە 2 ڕێبەندانی ساڵی 1324 هەتاوی لە کوردستانی ڕۆژهەڵات لە مەیدانی چوارچرای شاری مەهاباد بە سەرۆکۆماری پێشەوا قازی کۆماری کوردستان ڕاگەیەندرا و هەر لەوێدا و لە کۆبوونەوەیەکی تایبەت بە تێکڕای دەنگی بەشدارانی کۆبوونەوە قازی محەممەد بە سەرۆکۆماری کوردستان دەستنیشان کرا. کۆماری کوردستان کە کەمتر لە 1 ساڵی خایاند بەڵام چەندین دەستکەوتی گرنگی بۆ گەلەکەی بەدەست هێنا. بۆ نمونە ڕۆژنامەی کوردستان، ڕێکخراوەکانی ژنان، لاوان و هەتا دوایی. یەکێکی دیکە لە دەستکەوتەکانی کۆماری کوردستان هێزی نەتەوەیی و کە بۆ یەکەمین جار دامەزرا، ئەویش بە هێزی پێشمەرگەی کوردستان ناونرا. هەروەها لە چوارچێوەی کۆماری کوردستان یەکەمین ڕێکخراوی کوردی تایبەت بە لاوان دامەزرا کە ئەم ڕێکخراوە ڕێبەرێکی نەتەوەیی و بە توانای وەک شەهید دکتۆر قاسملووی تێدا پەروەردە بکات. مەخابن ئەم کۆمارە کە کەمتر لە ساڵێکی خایان بە دادگایەکی فەرمایشی پاشایەتی ئەو کادا هەم کۆماری کوردستان سەرکوت کرا، هەم پێشەوا قازی کە سەرۆکۆماری کوردستان بوو بە سێدارەدان مەحکوم کرا و بەداخەوە لە دەی خاکەلێوەی ساڵی 1326 هەتاوی لەگەڵ هاوڕێیانی لە سێدارە دران. سەرەڕای ئەوەش توانی سەرجەم ئامانجەکانی خۆی کە ئامانجی نەتەوەیەک بوون وەدی بێنێت. ئێستاشی لەگەڵدا بێ کۆماری کوردستان لە دڵ و بیری هەموو کوردێکدا ماوە و لەو پێناوەدا بۆ وەدی هێنانی ئامانجەکانی تێدەکۆشێت.